بله سردانا سروک وزیر مسرور بارزانی بو واشنگتن پیوندی و دوستانی ادنا بین حریم کردستان و آمریکا ده سروک دزگاه فعیر انرژی واشنگتن دی سی دیوید والس میوانی منه سلاو بود بریز والس دسپیک دت خوازم بزانبم ددم گلک هستیارده سردانا سروک وزیر مسرور بارزانی بو واشنگتن و گرینگی آویت چاواد نرخینه. Well, that's a big question. ئەمە پرسیارێکی ناوازەیە پێویستی بە وەڵامێکی تەواو هەیە. هەرێم ئەمریکا پشتیوانی لە هاوڕەکانی و دۆستەکانی دەکات. ئێمە سەرۆک ترەمپمان هەیە ئێستا و کاری لەسەر ئەم بنەمایە کردووە و لە دژی حوسیەکان دەجەنگێت کە پشتیوانی ئێرانن. ئێستا ئێمە لەگەڵ ئێران لە دانوستان داین. ئێمە لەگەڵ هەرێمی کوردستان دەبینین دەرفەتێک هەیە بۆ ئەوەی بچێتە پێشەوە گەشە سەندوو بێت لە بواری کەرتی وزە. ئێستا کاتێکی ناوازەیە و ماوەیەکی دوور و درێژە عێراق لەژێر فشاری ئێراندایە، لەژێر کۆنتترۆلی ئێراندایە. ئەمریکا دەیەوێت ئەم کۆنتترۆلی ئێران لەسەر عێراق هەڵگرێت و چەندین ئاژانس هەیە کە بەرە بە مۆدل و شێوازی سیاسەتی ئێران دەدەن لە ناوچەکە و دەبینین گروپی چەکداری ئێران لە ناوچەکەدا هەیە و ئەمریکاش ئەمانە هەموو دەبینێت. دەبینین کە تاکە ڕێگە بۆ ئەوەی هەرێمی کوردستان لە ناوچەکەدا بچێتە پێشەوە پێویستە پەیوەندێکی باش هەبێت لەگەڵ هەرێمی کوردستان. ئێستا بەغدا کاری پێویستە کار لەسەر ئەوە بکات کۆنتترۆلی تەواوی گروپە چەکدارەکان بکات بە حەشدی شەعبیشەوە. پێویستە عێراق کۆنتترۆلی ئەم گروپانە بکات بۆ ئەوەی عێراق بچێتە پێشەوە پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ هەرێمی کوردستان بچێتە پێشەوە و ئێستا ساتێکی زۆر ناوازە و گرنگە مێژوویە بۆ عێراق بۆ ئەوەی بەرژەوەندیەکانی لەگەڵ ئەمریکا یەک بخات و لەگەڵ هەرێمی کوردستان پێکەوە بچنە پێشەوە لە پەیوەندەکانیان لەگەڵ ئەمریکا. و ئەو بارودۆخی کە ئێستا لە یەمەن هەیە، ئەو دەرەنجامە خراپانەی کە بەهۆی پشتیوانیان بۆ ئێران و بەهۆی پشتیوانی ئێران بۆ حوسیەکان ئەم دەرەنجامە هاتووە بەسەر یەمەندا، ئەم دۆخەی لێکەوتوێتەوە و پێویستە عێراقیش بە جۆرێک مامەڵە بکات کە دوورکەوێتەوە لە پشتیوانیکردنی گروپە چەکدارەکان. ئەمە خاڵی یەکەمە. خاڵی دووەمیش ئەوەیە کە پێویستە عێراق هاوشان لەگەڵ ئەمریکا کار بکات. ئەمە ساتێکی زۆر گرنگە. چۆن دەتوانین ئەمە بکەین؟ لە ڕێگەی چوارچێوەی هەماهەنگیەوە کە بە گوێرەی دەستوری عێراقیش ئەنجومەنی فیدراڵی پێویستە بە گوێرەی دەستوری عێراق پێک بهێنرێت و پێویستە لە پەرلەمان کاری لەسەر بکرێت. پێویستە لە پەرلەمانەوە بە گوێرەی دەستور ئەم ململانیانە چارەسەر بکرێن. بەێ برێز واسنها سەرۆک وەزیر مەسرور بارزانیە چەند ڕۆژە لە ئەمریکایە پشتی بقاسی ساعتێکی دێ لەگەل وەزیری دەرەوە مارکۆ ڕوبیۆ ڕێژی بجبە یانی ئەنجامین وان هەفدیتنان هەموو چی کارگەری ئەوان لە پەیوەندیên هەولێر و واشنگتن دەبێت چ چاوادە نرخینێ برێز واز؟ ئەم کۆبوونەوانە زۆر گرنگن و دەبنە هۆی ئەوەی کە پەیوەندەکانی نێوان گەلی کورد و پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکا بچنە پێشەوە. ئەم پەیوەندیانەی نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان هەن، ئەم پەیوەندانە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان هەن دەچنە پێشەوە و پیت هێکتس و مارکۆ ڕۆبیۆ لەگەڵ سەرۆک ترامپ
ئێستا ڕێڕەوێکیان هەیە بۆ ئەوەی بچنە پێشەوە و ڕێڕەوێکیان داناوە بۆ هەرێمی کوردستان تاوەکو زیاتر و زیاتر بچێتە پێشەوە چونکە لەلایەن ئیدارەی ترەمپەوە گەلی هەرێمی کوردستان گەلێکی ناوازان و بە هاوپەیمانی ئەمریکا دادەنرێن لە ناوچەکەدا. هەرێمی کوردستان هاوشانی ئەمریکا وەستاوەتەوە و لە بەرژەوەندی ئەمریکا کار دەکات و هەمیشە بە درێژایی مێژوو هاوپەیمانی ئەمریکا بووە هەرێمی کوردستان. ئێستا ئۆتۆنۆمی هەرێمی کوردستان ئۆتۆمی هەیە، سەرکردایەتیەکی زۆر باشیان هەیە و دەبینن ئەمریکا هاوپەیمانێک و دۆستێکی ڕاستەقینەی هەرێمی کوردستان هەر لەبەر ئەوەشە کە ئێمە پشتیوانی لە هەرێمی کوردستان دەکەین. دەزانم قسەکانی من وەک کەسێکی سیاسی نین، من کەسێکی سیاسی نیم، بەڵام دەزانم شاندی ئێوە لە ئەمریکا ئەم کۆبوونەوانیان کردو ئەم قسانەیان بۆ کراوە. بلي بغداد يعني حلوستا بغداي لسر ريكفتنين وزير ريكفتنين انرجي ناف بين حريما كردستاني وامريكا ده الجهيكو ببي جهيد الخوشين وها نيجراني لبغداي درسكريا في حلوستا بغداي وهن شواد نرخينين وسردانا سروك وزير كارجريا وي لسر بيوندين بغداد وواشنطن جي تشدبا بريزواز. بەڵێ سەرەتا ئەو کاردانەوەی کە عێراق دەریخست ناواقعیە و ئەو ڕاگەیاندراوەیان کە دەرکردووە و ئەو ڕاگەیاندراوەشی کە لەلایەن ئەمریکاوە کراوە ئەمە ئەوەیە کە دەبێت پشتیوانی لە هەرێمی کوردستان بکرێت و پێویستە بە گوێرەی ڕاستیەکان مامەڵە بکرێت و ئەو هێزانەی کە پشتیوانی لە سەرکردەکانی بەغدا دەکەن و هانیان دەدەن بۆ ئەوەی بەم شێوەیە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکەن. من گومانم تێدا نییە دەبێت هەمووان ئاگادار بن لەوەی کە ئەمریکا پشتیوانی لە هەرێمی کوردستان دەکات و ئەم گرێبەستانەشی کراون لەلایەن ئەمریکاوە پشتیوانیان دەکرێت و چاویشان لەسەر ئەوەیە نابێت ئێران جارێکی دیکە هەژمونی لە عێراق هەبێت و کۆنتترۆڵی عێراق بکات و عێراق بکاتە پاشکۆی خۆی و ئەم گرێبەستانە کە کراون لە بەرژەوەندی عێراقن لە بەرژەوەندی تەوا خەڵکی ناوچەکان دەبینین لە عێراق نەبوونی کارەبا بۆتە کێشە، کارەبا دێت و دەچێت. چۆن دەتوانی ئەم کێشەیە چارەسەر بکەیت و کارەبای تەواو بۆ گەلی عێراق دابین بکەیت؟ ئەمە بەهۆی ئەم گرێبەست و ئەم گرێبەستانەوە دەتوانێت چارەسەر بکرێت. دەیان ساڵە عێراق بەهۆی ئەم کێشانەوە دەناڵێنێت و دەبێت ئەم کێشەیە لە بنەڕەتدا چارەسەر بکرێت. پێویستە ئەو غازەی کە دەردەچێت بەبێ هەودە دەردەچێت بێ ئەوەی سوودی لە وەرگیرە لە عێراق پێویستە وەبەرهێنانی لەسەر بکرێت و بەکار بهێنرێت بۆ ئەوەی کێشەی کەمی کارەبا لە وڵاتەکە چارەسەر بکرێت. سەبارەت بە نیگەرانیەکانی بەغداد بۆ ئەوەی کە ترسیان هەیە، نیگەرانن لەوەی هەرێمی کوردستان بەهێزتر بێت و چاویان لەوەیە و نیگەرانن لەوەی کە هەرێمی کوردستان بە شێوەیە بچێتە پێشەوە وەک وڵاتێکی سربەخۆ مامەڵە بکات. ئەمە بۆتە هۆی نیگەرانیەکانی بەغدا. ئەمە پێچەوانەی ئەو سیاسەتەیە کە بەغدا جێبەجێی دەکات و دەبێت ئەنجومەنی فیدراڵی دابمەزرێت و ئەنجومەنێک بێت کە ڕێز لە تەواوی ناوچەکە بگرێت، لە بەرژەوەندی تەواوی ناوچەکە و وڵاتەکە کار بکات و پێویستە ئەمریکاش پشتیوانی لە هەرێمی کوردستان بکات و ئەم مافەی کە دراوەتە هەرێمی کوردستان لە ئەنجومەنی پیران و لە ئەلایەن ئەمریکاوە پشتیوانی دەکرێت و لە ئەنجومەنی پیرانیش 3 کۆنگرێسمان لە هەر ناوچە جیاوازەکان لە هەر ویلایەتە جیاوازەکان هاتوونەتە عێراق و ئامادە بوون لەگەڵ سەرۆک وەزیرانی
عێراق و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کۆبنەوە و هەموو شتێکیان بۆ ڕۆن کردنەوەتەوە و منیش دڵخۆش دەبم ئەگەر من بێمە هەرێمی کوردستان لەگەڵ عێراق و لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کۆبمەوە هەموو ئەم شتانەیان بۆ ڕوون بکەمەوە. برێز واسنها خەڵکی کوردستانی لە دۆستانیا ئەمریکا بچاوێکی گەلک ئەرێنی تەماشا دەکەن. دۆستانیا ئەمریکەش بۆ خەڵکی کوردستانی گرنگە دە هەموو واراندا. دەسلاتا کوردستانی حکوومەتا کوردستانیشی دیار کردیە دە هەموو واراندا دێ پەیوەندیان خۆ لەگەڵ ئەمریکا بەرفەرەح بکە دوواری ئەنەرژیدا دوواری ئابووریدا شتەرە بێژم دوواری بانکیدا دوواری سیستەما ئابووریدا و بوێ باوەریەدەیەک و سووداوێ بۆ هەموو ناوچەی هەیە بۆ عێراقیژێ هەیە vê seknê vê helwestê tu çawa dibîne çawa de nirxîne birêzwas It's exactly what you would expect when you have ئەمە ئەو شتەیە کە پێشبینی دەکرێت and an Erbil government that are aligned with حکوومەتی one another هەرێمی کوردستان culturally, ethically. بە شێوەیەکی This relationship نەتەوەیی بە we شێوەیەکی need to see بە شێوەیەکی گشتی ئەگەر بڵێن ئەم پەیوەندیان socioeconomic لەگەڵ ئەمریکا هەیە و ئەم پەیوەندیە بەهێزەی نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان لەسەر بنەمای ئابووریە لەسەر بنێمای وەبەرهێنانە لەسەر بنەمای ئەمنیە و ئەمریکا چاوی لەوەیە کە هەرێمی کوردستان بچێتە پێشەوە خۆشگوزەرانی لە ناوچەکەدا هەبێت چونکە لە بەرژەوەندی ئەمریکایە ئەم دەرفەتە بەهێزەی کە لە پێش هەرێمی کوردستانە پێویستە لەلایەن بەغداوە ڕێزی لێ بگیرێت و پێویستە بەغداش ڕێز لە ڕێککەوتنی ئیبراهیمی بگرێت و نابێت ناسەقامگیری لە ناوچەکەدا درێژەی پێ بدرێت و پێویستە ئاشتی پێکەوەژیان لە نێوان هەموو پێکاتەکانی ناوچەکەت تەنانەت کەمینەکانیش تەواوی پێکاتەکان پێویستە مافی خۆیان هەبێت پێکەوەژیان هەبێت و پێویستە ئەو پێکاتانەشی لە ناوچەکەدا هەن دەبێت لە چوارچەوەی عێراقدا خۆشگوزەران بن مافیان بۆ دابین بکرێت و هەرێمی کوردستان زیاتر و زیاتر بچێتە پێشەوە ئەمە ئەو بەڵێنانن کە لەو کۆبوونەوانەی سەرۆکوەزیران لەگەڵ کۆنگرێسمان و بەرپرسانی ئەمریکا بەڵێنیان لەسەر دراوە و پێویستە کرداریشت هەبێت لەگەڵ ئەوەی کە قسە دەکرێت تەنیا قسە نەبێت و ئەو گرێبەستانەشی کە کراون ئەو هەڵوێستانەی ئەمریکا لەلایەن بەرپرسانیەوە ئاشکرا کراوە پێویستە کرداریشیان لەگەڵدا بێت کە هەرێمی کوردستان نابێت جارێکی دیکە بەو شێوەیە مامەڵە خراپی لەگەڵدا بکرێت و پێویستە هەرێمی کوردستان زیاتر و زیاتر بچێتە پێشەوە و نابێت ئێران چی دیکە هەژمونی لەسەر ناوچەکە و وڵاتەکە هەبێت و پێویستە قۆڵ و دەست و باڵی ئێران بکرێت پەلوپۆی بکرێت گروپە چەکدارەکانی کۆنتترۆل بکرێت و پێویستە سەقامگیری بگەڕێنێتەوە بۆ عێراق. سپاس بۆتە سەرۆکەی دەستگاها فێر ئەنەرژی دەیڤێت واڵژ واشنگتن دیسی میوانێ.